کاری چنین ئیشی دەستە یەکەم جارمە بەشداری بکەم زۆر پێم باشە بۆم پێشانگایە لە عەربەتیشەوە هاتوین کە سەڵتەیەکە وایە پشتوێنە کڵاویشە زۆر پێم باشە هیوادارم زیاتر بکرێتەوە لێی زۆر پێم باشەم پێشانگایە. بەشداری ئەم پێشانگەیان کردووە بە کاری دەستی دروستکردنی ئێکسسوارات و کۆمەڵێک تابلۆ و کۆمەڵێک کاری چنین بە خوری. من لە ماڵەوە دروستی ئەەکەم و بە ئۆنلاین ئەیان فرۆشم و پێشانگای لەم جۆرەژ ئەەکەینەوە کارەکانم ئەرز دەکەم و شێوازی دروستکردنەکەی ئەگۆڕێت بۆ نمونە کە تۆ ئێکسسوارێک دروست دەکەی پێویستی بە مور و دەرزی و دەزوو ئەمانە هەیە بەڵام کە کاری چنینی خوری ئەەکەی پێویستە بە خوریە بە قولاپەی چنی بە شیشەی چنی و لە دروستکردنی تابلۆکانە کە چنینی ئەتەمینە کۆمەڵێک لە قوماش و لە دا و دەزوو بەکارهێنی بۆ دروستکردنی نەخشەکان لەسەر قوماشەکە. گرانترین شتی من بای 50,000 تا ئێستا.